يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، ئینسان پێک هاتووە لە جەستەیەک کە دیار و ئاشکرایە. ئێمە جەستەمان، ئەندامەکانی جەستەمان لەبەر چاوی خۆمان و بەرامبەرمان و دیارن. هەروەها بەشی دووەممان بریتیە لە ناخ، بریتیە لە ڕوح کە دیار نییە و نابیندرێ. هەر یەکە لە جەستە و لە ناخی مرۆڤ پێویستی خۆی هەیە، پشووی خۆی پێویستە. جا بە درێژایی مێژووی مرۆڤایەتی ئینسان گرنگی بەلایەنێکیان داوە و زۆر جار لایەنەکەی تری فەرامۆش کردووە. بە ناوی دینداریەوە هاتووە لایەنی دەرونی و ڕوحی گرتووە و جەستەی خۆی عەزیەت داوە. وایان زانیوە ئەگەر ئینسان زوڵم لە جەستەی خۆی بکا و خزمەتی نەکا، ئەوە لە خوا نزیک دەبێتەوە، ئەوە دەروون و ڕوحی پاک دەبێتەوە. بۆیە لە دینە دەستکاری کراوەکاندا کە بە ناوی سەیدنا عیساوە هاتووە، ئەڵە فڵان کەس ڕاهیبی مەسیحی بووە کە مەسیحێتی ڕاستەقینە ئەوە نییە، ئەوانە لێ حاڵی نەبوون. ئەڵە فڵان کەس 40 ساڵ خۆی نەشتووە بۆ ئەوەی لە خوا نزیک بێتەوە. وایان زانیوە ئەگەر جەستەت عەزیەت دەی، یان فڵان کەس نانی سپی نەخواردووە، نانی گەرمی نەخواردووە، ئاوا بۆ خوا سوڵحاوە بۆی دەرونی پاک بێ. بە ناوی دینداریەوە هاتوون خزمەتی بە حساب ڕوحیان کردو و جەستەیان عەزیەت داوە. لە بەرامبەرە کەسانێک بڕوایان بە ئاین نەبووە و تویانە ئینسان بەس جەستەیە. ڕوح چییە؟ دەروون چییە؟ ئەو شتانە بەتاڵن کە نابیدرێن. بۆیە ئاینی حەق، دینی حەق کە دینی ئیسلامە، دینی هەموو پێغەمبەران سەرجەم سەلامی خوایان لێ بێ، هەر ئەمەیە هاتووە هاوسەنگی ڕاگرێ لە نێوانی جەستە و دەرووندا. وتاری ئەمڕۆمان پشتیوان بە خوای پەروەردگار لەژێر ناونیشانی هاوسەنگی لە نێوانی جەستە و دەرووندا. دەچینە خزمەت صحیحی بوخاری بە ژمارە فەرموودەی 5063 و لە صحیحی موسلیمە بە ژمارە فەرموودەی 1401. ئەم حەدیسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەین بە محوەری وتارەکەمان کە دەفەرمێت جاء 3 رهط إلى بيوت أزواج النبي صلى الله عليه وسلم. سێ گەنج هەبوون لە زمانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم، هاتنە مەدینە مسڵمان بوون. سێ گەنجی زۆر تازە پێگەیشت و جەستەساغ، زۆر دڵسۆز بۆ ئیسلام، گەرمە تەریقەت بوون بە کوردی خۆمان. تازە مسلمان بوون، هاتنە شارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هاتن بینیان پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن نوێژ دەکا، چۆن خوتبە دەدا، ئەمانەیان بینی. ئاشکرا بوو لایەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بازاڕە چۆن دەڕوا، لە مزگەوتا چۆن تەعامل دەکا، لەگەڵ خەڵکا چۆن چاک و چۆنی دەکا، ئەمان ئاگا لێ بوو. وتیان لەوە دەچێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک عیبادەتی هەبێ بەس لە ماڵی خێزانەکانی پێی بزانن، بۆیە با بچین لە ماڵش بپرسین. ئەمەی کە ئەم دەیکا زۆر ئاسانە، یعنی ئەویان پێکەم بوو. چوونە ماڵی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا سەیری حەدیسەکە دەفەرمێ إلى بيوت أزواج النبي صلى الله عليه وسلم. چوونە ماڵی خێزانەکانی پێغەمبەر. لێرەدا نەیفەرموو إلى بيوت النبي ماڵەکانی پێغەمبەر. ماڵ هی ژنە لە حەدیسەکە نیشانمان دەدا. واتە ژن دەبێ ئەوەندە دڵی بە ماڵی مێردەکەی خۆش بێ، ئەوەندە ئازادی هەبێ، ئەوەندە سەحەب ماڵ بێ کە بە ماڵی ژن بناسرێ. نابێ پیاو بە ژنەکەی بڵێت تۆ هەر هیچ نی، وەکو خزمەتکارێک سیر بکرێ. نەخێر ماڵ بەدەستی ژنەوەیە، ژنیش دەبێ ئەمیندارێکی چاکی ناو ماڵەکە بێ، بیپارێزێ، بە هەدەری نەدا. چوونە ماڵی خێزانەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. يسألون عن عبادة النبي صلى الله عليه وسلم. پرسیاریان کرد لە چی؟ عن عبادة النبي، لە عیبادەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم حەدیسانی پێغەمبەر دەبێ وشە بە وشە لەسەریان بوەستی، لە عیبادەت پرسیان. وتیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەرێ کە لە ئەو مزگەوتمان بینیوە جومعە و جەماعەتی چۆنە، هەڵس و کەوتی لەگەڵ خەڵکا چۆنە. ئەرێ خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵەوە کە شەو دێتەوە
چۆن شەو نوێژ دەکا ئەوانی ژوتیان وڵا شەی وا هەیە شەو نوێژ دەکا بەری بەیانی هەڵدەستێ ئیتر کەمێکی لە شەو دەمێنێ هەڵدەستێ وتیان یعنی دەشخەوێ وتیان ئارە وەڵا پێغەمبەر دەشخەوێ وتیان یعنی قسە لەگەڵ ئێوەشا دەکا وتیان پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر زۆر ڕووی خۆشە کە لە ماڵەوەیە چەندە لە دەرەوە ڕوو خۆشە لە ماڵەوە زیاتر سوحبەتمان لەگەڵ دەکات دەستبازیمان لەگەڵ دەکات گەمە و یاریمان لەگەڵا دەکات خێزانەکانی هەر کەسێک کە سەرێ بوو بێ لەو ڕۆژەدا و کاتی وەختی نوێژی شات بەجێمان دێڵێ و دڵی هیچ دنیای لەبیر نێ دەچێت بەرەو مزگەوت و بەرەو نوێژەکەی هاوکاریمان دەکات گەسکی ماڵ دەدا پێغەمبەر قاب دەشوە جلەکانی خۆی دەدورێتەوە پێڵاوەکانی خۆی پینە دەکات خێزانێکی نەخۆش دەبێت نانی بۆ حازر دەکات وتیان چۆن یعنی پێغەمبەر وەکو خەڵکی کە دەژیا وتیان هەر زۆر بەتەریق الأولاتر وتیان ئەی خێزانیشی وتیان بەڵێ خێزانیشی هەیە ئەوە تا چەند خێزانێکی هەیە فلما أخبروا كأنهم جاد فما عن عبادة النبي صلى الله عليه وسلم دبرسياريان كل عبادتي في صلى الله عليه وسلم كواتك كسك ما في أوين يبشي تمالك وبلا فلان كس بآفتك بلا ميردك لقل تاسشون لكاروبالي دنيا عيدة لعبادة أبوي هي بلام نابي آفر سرياتي مالكي برة دري ها خيزاني كان في صلى الله عليه وسلم مازلم مسلك عبادة دينا پێویستە بگەیەندرێ گەیاندیان بەڵام دەبێت ژن پارێزگاری بکە لەوەی کۆمەڵت تاکبەنمەندی خێزان هەیە نابێ بیباتە دەرەوەی خێزانەکەی تەنانەت بۆ ماڵی باوشیشی بیجێڕێتەوە جاری وایە مێردەکە تووڕە بووە قسەیەکی کردو عەسەبی بوونێک بووە غەڵەتێک بووە نابێ ئەمانە بەرێتە دەرەوەی ماڵەوە بڵێ مادەم پرسیارم لێکراوە هەمووی باسکەم لە عیبادەتەکەیە نەک لە عادەتەکەیە کاتێک کە ئەمەیان بیست ئەم سێ گەنجە كأنهم تقالوها كركتيان والله أمانة زور آسان إما دمانة عبادتك كيما لمش زيادة تو أنا مان هي أو كبيان صلى الله عليه وسلم ديكا بوي بيغمبر واي كدوكا كيما خوا وكو بيغمبرين بيغمبر خوا لغناه أول وآخري خوش بوا بيغمبري خوايا إما بيويست زياتر بنديش ورشي نخومان لخوا زياتر نزيكينوا شر بدبع عبادتك كين كلا بيغمبري زياتر يبكين أو ندليان قرم بوديني خوا يشاوتي أما أنا فأصلي الليل أبدا وعد بلين بمن لموضوع حتى مردن نابي الشو سرم شدا سرسرين شو تابعني شو نيجدكم قد ناخوم أو يترياوتي وعد بلين بمنش حم روجك زستان وهاوين روج كرد بي ودريج بي قال ما وسر ما بي بردوان بروجو بم قد روجو يقناخوم حقي رمضان أمنية بردوان بروجو دبم سێمیاوتی منیش گەنجێکم پێویستیم بە خێزانە بەڵام نەفسی خۆم دەکوژم وعد و بەڵێم بێت تا دەمرم بە ڕەبەنی دەژیم و دەستم بە دەستی ئافرەتێک ناکەوێت خێزان ناهێنم ژن ناهێنم حەد بەردەوام خەریکی عیبادەتی خوا دەبم ئەم دەنگ و باسە لە شاری مەدینە بڵاو بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیستەوە ئایا دەستخۆشی لێکردن فەرمووی سوپاس بۆ خوا سێ گەنجی ئاوامە تێدا هەڵکەوتووە نەوەڵا پێغەمبەر ناڕەحەت بوو بە پەلە بانجی کردن فەمووی ئێوە بوون ئەم قسانەتان کردووە وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وان زین دەستخۆشیان لێ دەکا فەرمووی دەی بزانن ئەما والله إني لأخشاكم لله وأتقاكم له سوێن بە ذاتی الله من لە هەمووتان زیاتر خۆم خۆش دەوێ لە هەمووشتان زیاتر سنوورەکانی دەپارێزم لە هەموو کەس زیاتر پێغەمبەر خوای خۆشویستوە لە هەموو بەندەکانی خوا لە هەموو کەسیش زیاتر خۆپارێز بووە لە حرام لكنني بزانن بەڵام بزان ئەمە من ئاوا دەکەم أصوم وأفطر بالرجو دبم بو أويل يعني الروحين بهيز به إما بس الروح والجسد كين أصوم بالرجو دبم بو أويل يعني الروحين لقل پروردگار ما بهيز به بهوي الرجو وأفطر رجوش دشكنم زور رجيش بالرجو نابم همو رجع بالرجو نابم بو خدمتي جستشم كم وأصلي شونيش دكم بو الروحم بدو خواب الرو برز بموا درون ما أسود به وأرقد بەڵام دەشخەوم بۆەوەی جەستەشم ئیسراحەت بکات جەستەش پێویستی بەخەوە هەم لایانی ڕوحم تێر دەکەم هەم لایانی جەستەم وأتزوج النساء ئافرەتی ژمارە دەکەم و خێزانیش پێکەوە دەنێم ژنیش دێنم لێرەدا ئەتەزەوەج النساء یعنی هەم لە ڕووی خێزانداری و هاوسەرگیریەوە ڕوح و دەروونم ئاسوودە دەکەم هەم جەستەم ئاسوودە دەکەم بۆیە لە هاوسەرگیریدا دەبێت ژن و مێرد ڕەچاوی دووشت بکەن هەم دەرونی یەکتر ئاسوود دەکەن هەم جەستەی یەکتر ئاسوود دەکەن نەک هەر تەنها لایەنێکیان ئەمجا فەرمووی فەمەن ڕەغیبە عن سنەتی خەڵکی نەبزانن هەر کەسێک لادا لەم ڕێگایەی من فەلەیسە منی لەسەر من حیساب نییە هەر کەسێک وا بزانێت دینداری بەس تەنها ڕوح پاکردنەوەیە و جەستە ئیهمالکردنەوە و خۆشی دنیا نەویستنە فليس مني لسر ربازي محمد صلى الله عليه وسلم أو ربازي من نية
هەر کەسێک وا بزانێ هەر دنیا بەس جەستەیە و ڕابواردنە و خۆشی گەیاندنە بە جەستە بەڵام لایەنە ڕوحی و دەرونیەکانی ئیهمالکە ئەوەش لەسەر ڕێبازی من نییە. مسلمانی حەق ئەوەیە هەم لایەنی دەرونی لە بینی خۆی خوایدا ئاوەدانە هەمیش لایەنی جەستەیی خۆی ئیهمال نەکردووە. خوای گەورە لە قورئانە لە سوورەتی ئەلقەسەسە لە ئاەتی 77 دەفەرمێ لە باسی قارونە ساڵحان و خواناسان پێیان وت وەبتەغی فیما ئاتاکە الله الدار الآخرة ئەی قارون یان هەر ئیماندارێک ئاەتەکە بە عموم ئێمە باز دەکەین ئەی ئەو کەسەی وەبتەغی فیما ئاتاکە الله ئەوەی کە خوا داویە هەر کەسەمان خوا شتێکی داوینێ هەیە خوا سەرۆت و سامان و پارەی زۆری داوەتێ هەیە خوای گەورە شەهادە و علمی داوەتێ هەیە زمانێکی ڕەوانی داوەتێ هەیە پیاەیەکی کۆمەڵایەتی هەیە مەسئولیەت و بەرپرسایەتی و ئیمزایەکی هەیە و قسەی دەڕوا لەناو حکومەت و دەسەڵاتە فەرمانڕەوایەتیەکی هەیە ئەی ئەو کەسەی کە خوا شتێکی پێبەخشیوی یان چەندانی پێبەخشیوی ئاگاد لە قیامەتت بێ قیامەتی خۆتی پێ ئاوەدانکەوە ئاگاد لە قیامەتت بێ ئەمەی کە خوا پێی بەخشیوی فرسەتە چەند کاتێکی دیاری کراوە قیامەتی خۆت کە نەبراوەیە ئاوەدانیکەوە ولا تنس نصيبك من الدنيا بەڵام ئاگاد لێبێ خۆشت لەبیر نەچێتەوە بەشی خۆشت لە دنیا وەرگرە ئەمەی کە خوا پێی بەخشیوی بەشی هەردووشیان دەکا قیامەتی پێ ئاوەدانکەوە بینێرە بۆ قیامەت خۆشت لەبیر مەکە لەم دنیادا ئەمە کەلامی خوایە خۆشت لەبیر مەکە جا بەڕێزان سەیری قورئان کەن چەند وردە ولا تنس خۆت لەبیر نەکەی ئەی ئینسان هەر کەسێکی نەصیبەکە بەشی خۆت من الدنیا لە دنیادا یعنی هەموو مرۆڤێک کە خوا خەڵقی کردو قستوێتە سەر ئەم سەرزەویە دڵنیا بە بەشی لەم سەرزەویە بۆ دیاری کراوە لە چی؟ لە خواردنی خۆش لە خواردنەوە ئاوی پاک لە خێزانێکی حەڵاڵ لە ماڵێکی ڕێک و پێک لە جلوبەرگێکی جوان لە عەترێکی بۆن خۆش لە ژیانێکی شایستە بە ئینسان خوا بۆ ئەم ئینسانە لەم سەرزەوی دیاری کردووە بەڵام بۆ نایگاتێ لەبەر دووشتە یەکەمیان یان خۆی لەبیر کردووە ئیهمالە کە سابەتکار نییە بە دوویان ناگەڕێ عەوداڵی نییە خۆی لەبیر چۆتەوانێ نەگەڕاوە بە دوویدا بە دووی ئەو بەشەدا کە خوا بۆی دیاری کردووە دووەمیان یان مرۆڤێش کە زوڵمی لێ دەکا حکومەت گەندەڵە دەسەڵاتدارانی دز و جەردەهەن بەشە ئەوانی کەش دەخۆن نایهەڵن ئەم داماوە بەشەکەی بەرکەوێ لە وڵاتی دەوڵەمەندە هەموو دنیا خوا وڵاتانی دەوڵەمەند دروست کردووە کەسی بێڕسق نەکردووە بەڵام ئەوەی کەوا ئینسانی بێبەش کردووە یان خودی خۆیەتی یان دەسەڵاتدارانی دەوروبەریەتی کە مەحرومیان کردووە خوا دەفەرمێ بەشی خۆت لەبیر نەچێ بەشی خوا بنێرە بۆ قیامەتت ئاوەدانکە بەڵام بەشی خۆشت لە خۆشیەکانی ژیانە لەبیر مەکە وأحسن كما أحسن الله إليك چاکە لەگەڵ خەڵکا بکە وەکو خوا چاکەی لەگەڵ تۆدا کردووە ولا تبغي الفساد في الأرض بەوەی کە خوا پێی بەخشیوی خۆت بەسەر خەڵکا ڕامەدە تەکەبور لێ مەدە خراپە بڵاو مەکەوە إن الله لا يحب المفسدين خوا ئینسانە خراپەکانی خۆش ناوێ بۆیە کافرەکان لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وا حاڵی بووبوون کە دەبێ پێغەمبەر کەسێک بێ تێکەڵاو بە دنیا نابێ پێغەمبەر نان بخوا نابێ پێغەمبەر بخەوێ نابێ پێغەمبەر بچێتە بازاڕ نابێ پێغەمبەر بمرێ چۆن دەبێ پێغەمبەر وەکو خەڵک بێ خوا لە قورئانە ڕەدی دانەوە قسەکەی جێڕانەوە دایانگوت وقالوا ما لهذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق ئەوە چ پێغەمبەرێکە خۆ نان دەخوا خۆکە ئەو خەڵکە نان دەخوا ئەوە پێغەمبەر و دەستێک کاسبی لە بازاڕا دەکات چۆن پێغەمبەر دەبێت کەسابەتی بازار بکە بچێ کڕین و فرۆشتن بکە بەڵام ئیسلام ڕەدی دانەوە نەخێر پێغەمبەرانی خواش دەبێ وا بکەن پێغەمبەرانیش وەکو ئەوەی کەوا لەگەڵ خوادا خزمەت دەکەن و دینی خوا دەگەیەنن خۆشیان لەبیر نەکردووە نانی خۆشیش دەخۆن دەشخەون ئیسراحەتیش دەکەن کار و کەسابەت و بازاریش دەکەن خوای گەورە ئەمەی پێبەخشیون وما جعلناهم جسدا لا يأكلون الطعام وما كانوا خالدين پێغەمبەران جەستەیەک نین بوو کەڵەیەک بن پێویستیان بەنان و ئاو نەبێ وەکو هەر مرۆڤێک خۆشی وەردەگرن لەزەت وەردەگرن و ئازاریش دەکێشن و دەژمرن بە ئەبەدی نامێننەوە ماڵی دنیات بوێ بەڵام ناختی بۆ مەڕوخێنە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەحابانە ئەو سێ گەنجەی کە باسمان کردن لە بوخاری موسلیمە حەدیسەکە هاتبوو دەیانویست ڕوحیان ئاوەدانکەن بەڵام جەستەیان ئیهمالکەن ئێمە دەکەوینە زمانێکەوە ئێستا کەوتوینە زمانێکەوە خەریکە خزمەت هەر بە جەستەمان دەکەین
بەڵام ناخمان دەڕوخێنین وهي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن هذا المال خضر حلو خەڵکینە بزانن دنیا بە هەموو شتەکانیەوە بە پارە و پوڵیەوە بە خان و سیارەیەوە بە باخ و باخاتیەوە هەمووی دوو سیفەتی هەیە سەوزە و شیرینە لەناو ڕەنگەکاندا ئەوەی سەرنجی چاوی ئینسان ڕاکێشێ ئەها باخ و باخات و حەدیقات و سەوزای و پارک و ئەوانە بۆ جوانە سەوزە ڕەنگی سەوز دڵی ئینسان دەکاتەوە حلو لەناو تامەکانیشە شیرینی لە هەموو تامێک زیاتر خۆشە و ئینسان بە دوایە وێڵە ئەوانی تر لاوەکین فەرمووی ماڵی دنیا خەڵکینە هەم سەرنجڕاکێشە سەوزە هەم شیرینە هەموو کەس حەزی پێ دەکات فمن أخذه بسخاوة نفس بورك له فيه هل كسي بريكو بيكي هم خزمتي جستيبك هم حقي خواي ليبداو ما في خلق نخوا خوا بركتي بوت يدخا خواي قول بركتي بوت يدخا ومن أخذه بإشراف نفس لم يبارك له فيه وكان كالذي يأكل ولا يشبع أم حديث متفق عليه بخاري مسلم روايتي عن كدوا هل كسيك بمشي ويبي بإشراف نفس يعني شيء يعني هر دخوا بەردەوام دەخوا زیاد لە حەدی خۆی دەخوا حتا دەیکوژێ هەیوا هەیە بەڕێزان هیچ حسابێک بۆ زۆرخۆری ناکە بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان و گوێگران و بیسەران و بینەرانی ومتالە بەردەوام هەر دەخوا هیچ حسابێک ناکە حتا وەختی ئەزانی بۆریەکانی دڵی دەتەقێ ئەوە یعنی لەم یوبارک لەه فیه ئەوە بەرەکەتی تێدا نیە ئەبێت لە خواردنیشە حەدێک بۆ خۆت دانێ بەتایبەتی بەڕێزان ئینسانانێک کە دەگەنە تەمەنی 40 ساڵ لە 40 ساڵەوە دەبێت خۆت بگریەوە لەوەی زۆر چەوری بخۆی زۆر شەکر بخۆی زۆر سوێری بخۆی لە 40 ساڵیە گەیشتە 41 ساڵ ئینزارەکەت بۆ لێدراوە وریابە لەم سێشتانەدا تۆزێ لە خۆتیان کەمکەونە باوەڕکە وەکو گەنجێک بە ساقی دەمێنیتەوە بەڵام ئێمە کەبرە 50 ساڵە وەکو گەنجێکی 20 ساڵی هەر دەخوا حتا دەیکوژێ هەر دەخوا حتا مەعیدەی داوای دەکا هەر تێی دەکا نا وامە بە ئەوەندەی کە نەفست داوا دەکا یەکجار بە قسەی مەکە تێیکە لە حەدی خۆیدا هەیە هی خۆی دەخوا هی خەڵکیش دەخوا بە حەدی خۆی قەناعەت ناکە ئەوە بەرەکەتی تێدا نییە هەیە پاشەکەوت دەکا و برسیە ئێستا زۆر کەسێ دەوڵەمەندە بەڵام هەر کۆی دەکاتەوە قەت ڕۆژێ خزمەتێکی خۆی ماڵ و منداڵی پێ ناکە هەر کۆی دەکاتەوە سەفتەی دەکا و دەیژمێرێ و دەکڕێ و دەفرۆشێ بەڵام وەڵی منداڵەکانی بە زەیت پێیان دادێتەوە هەر بۆ خۆی جلی وای لەبەرە شیشە کەبای بۆ بکڕی حەو پشتە دەچێتە بەهەش داماوە ئەوەندە برسیە کەچی نیوەی بازاڕی ئەوەش بەداخەوە یعنی هان دایمەن نەفسێکی چاوچنۆکانەی هەیە هەر کۆ دەکاتەوە بەڵام دەستی تێ ناچێ بیخوا هەیە بەردەوام لە ڕاڕاییدا دڵ تۆ بڵێ بەشم بمێنێتەوە کە دەچێتە بازار کە دەچێتە سەر دوکان کە دەچێتە سەر کار و کۆمپانیا بەس دەوام مێشکی مەشغوڵە تۆ بڵێ ئەو ڕزقە هەمووی ڕوو لە من نەکات تۆ بڵێ بەشی من بکە بەشی منیش بێ بیری لەوە نەکردوێتەوە خوای پەروەردگار ئەم ڕزقانەی دابەش کردەوە من و تۆ نین بەخوا هەرچی دەستی بە کەسابەتەوە خوا مەحرومی ناکە بەشی تۆش دەدا و بەشی ئەو خەڵکەش دەدا تۆ ڕزقی ئەو خەڵکە نادەی هیوا هەیە قەلەقی مەحرومی کردووە لە لەزەت وەرگرتن لەو بەشەی کە خوا داوێتیە دەشی خوا لەزەتی لێ ناکات چونکە دایمە بیری لای زۆرترەکەیە ئەوەندە بیری لای زۆرترکردنەکەیەتی ئەوەی کە دەشی خوا ئاگای لێ نییە چەندین دەوڵەمەند هەیە لەگەڵ ڕێزمدا نان دەخوا باوەڕکە نازانێت چی خواردووە ئەوەندە بیری لای حساباتی داهاتوو هەیە ئەوەی لە ئێستای لەبیر چۆتەوە ئەمەی کە ئێستا لەبەر دەستیاتی حیفە لەزەتی لێ نەکردووە لە بەر ڕاڕایی و قەلەقی جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئێوە وامە بن ئێوە دنیاتان بوێ جەستەتانی خزمەت پێ بکەن بەڵام ڕۆحیشتانی هەمال مەکەن ئەزانی بەڕێزان زۆر جار نانت خواردووە لەسەر سفرەکەی خۆتا لەگەڵ ماڵ و مناڵە زۆر خۆش بە خوانەی بڕێ زۆر چاک بووە بەڵام جاریش هەیە چووی یەک لەسەر دەی ئەوە بخە دەستی فەقیر و هەژارێکەوە وەڵاهی ڕوح لەزەتێکی پێدەگات جەستەت ئەو لەزەتەی نەچێشتووە ئەزانی ئەوەش هەیە جلێکت بۆ خۆت کردووە الحەمدوللا پیرۆز دەبێ سوپاسی خوای دەوێ بەڵام مناڵێکی یەتیم و هەتیویشت پۆشتە کردوێتەوە ئەو لەزەتەی لەو کاتەیە بە ڕوحت دەگا قەت جەستە ئەوەندە لەزەتی لێ وەرنەگرتووە لە جلە تازەکەی خۆت ئەمەشیان لەبیر مەکە جەستەی خۆت خزمەت کە یەخوا پیرۆزت بێ نەوشی ژیانت بێ ئیسلام ناڵم مەیکە حەقی خۆتە لەبیری مەکە بەڵام بەشی ڕۆحیشت بێڵەوە کارانێک بکە کە شەو چوویتە سەر جێگا بڵێ خوای حەمد و سەنا بۆ تۆ کە بوومە مای خێر تێرکردن پۆشتەکردن ڕزگارکردنی فڵان داما و هەژار و قەرزارە خوای گیان یەکسە بزانێت چه فەرەحێک بەو دەروونە تا دێ چۆن ئەو ڕوحەت بەرز دەبێتەوە بۆ لای خوا ئەمەشیان لە یاد مەکە ئەم ماڵە ئەمەشیان لە یاد مەکە ئیماندارانی بەڕێز زۆر جا شکستی مادی پەیوەندی بە جەستەوە نییە پەیوەندی بە دەروونەوە هەیە بابچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم حەدیثە کە ئیمامی ئەبوو داود ڕیوایەتی کردووە
دخل رسول الله صلى الله عليه وسلم المسجد ذات يوم فإذا هو برجل من الأنصار يقال له أبو أمامة پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وەکو سەرۆکی دەوڵەت و حکومەت وەکو بەڕێوەبەری وڵات دەگەڕا دەچوو هەموو شوێنەکانەوە وەختی نوێژ نییە چۆ مزگەوتەوە بزانێت چێ لە مزگەوتە کابرایەکی لێ بوو خەڵکی مەدینە بوو ناوی ئەبوو ئومامە بوو فەمووی یا ئەبا ئومامە ما لي أراك جالسا في المسجد في غير وقت الصلاة بسر سرمانوا بعلامة استفهام وبيود فرموي أبو أمامة خير وقت نويجني ووقت جماعتني وبانجي ندا وبولا مزقوتي ها إسلامي أما بيتان دالم جستو درونا وقت ناو بانجو بانجي نويجي دا وقت نويج ووقت الجمعة بودا بوقت تيركني روحتا ولا بو مزقوت كنوێش تەواو بوو جومعە تەواو بوو جەماعەت تەواو بوو غەدرە لە مزگەوتابی وەختی خزمەتکردنی جەستەتە بڕۆ بۆ بازاڕ پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو ئەی ئافرین بەخوا چاکە هێشتا تۆ هەر نەڕۆیشتیەوە لە مزگەوتی فەرمووی غەریبە بەلامەوە گەنجێکی بەڕێزی وەک تۆ وەختی مزگەوت و نوێژی جەماعەت و جومعە نییە بۆ لە مزگەوتی بۆ لە بازاڕ نی ئەویش هەناسەیەکی هەڵکێشاوتی ئەی پێغەمبەری خوا هموم لەزیمەتنی وەدیون یا رسول الله ئەی پێغەمبەری خوا خەم سینەی گرتوم خەم شانی داتەپاندوم قەرزیش کۆڵی کوتاوم خەمباریەکم لەسەر دڵ و دەروونە دڵم بە هیچ ناگرێتەوە حەز ناکەم کەس تێکەڵاو بە کەس بم قەرزاریشم ئەی پێغەمبەری خوا لەژێر باری قەرزا پشتم چەماوەتەوە دوو بەڵای زۆر گەورەیە پەنادەگرین بەخوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی چەند وشەیەکت پێ بڵێم ئەگەر بیانڵێی کاریان پێ بکەی و بیریان لێ بکەیەوە خوا لە قەرزایی ڕزگارت کە و خەمەکەت لەسەر لابە وتی ئەرە وەڵڵی پێغەمبەری خوا جا چی لەوە خۆشتر هەیە فەمووی کوڕی گەنج هەر وەختێ بەیانیان دوای نوێژی بەیانیت کرد ئەم دوعایە بخوێنە کاتێکیش کە خەوتی ئەم دوعایە بخوێن لە بەیانی و ئێواراندا بڵێ اللهم إني أعوذ بك من الهم والحزن بڵێ یا ڕەبی خوا پەنات پێدەگرم یا ئەڵڵا بم پارێزە لە دووشت بەڕێزان هەم یعنی چی یعنی هەم بیرکردنەوە لە ڕابردوو ئێستا هیوا هەیە ئێستا خۆشە ئێستا ژیانی خۆشە کرێکی نییە سفرەی ڕازداوەیە ژیرفانی گەرمە بەڵام سبحان الله لەزەتی لێ ناکە هەر دەڵێ ها 20 ساڵ لەمەوە پێش دەگرانیەکەدا چۆن بووین چ ژیانێکی ناخۆشمان هەبوو چۆن لە بەردەستی خەڵکا بووین چۆن کرێکی بووین چۆن برسی بووین چۆن دەربەدەر بووین بڵێ خوایە وام لێ نەکەی ڕابردوو بەردەوام لە کۆڵم نەبێتەوە چونکە بەڕێزان هەر یەکێک لە ئێمە لە ژیانە بەخوا بە قۆناغە سەختەکانی ژیانە دەڕۆین ڕۆژە هەبوو دەبی ڕۆژە نەبوو دەبی ڕۆژە ساغ دەبی ڕۆژە نەخۆش دەبی خوایە بم پارێزی لەوەی بەردەوام لە ڕابردوودا بژیم لەزەتی ئێستام لەبیر بچێتەوە حزن ئەوەیە بەردەوام خەمی داهاتوو دەبێ ئێستات خۆشە عیب نییە بەردەوام ترسی تۆ بڵی جەڵدە لێم نەدا تۆ بڵی سەرەتانم نەبێ تۆ بڵی تووشی فڵان نەخۆشی نەبم تۆ بڵی وەکو فڵان کەسم لێ نەیە تۆ بڵی ماڵەکەم نەسووتێ تۆ بڵی بازرگانێکە بشکەست نەهێنێ یعنی هیچ نەبووە هێشتا حزن ئەوەیە بەردەوام لە داهاتوویەکی نادیارا دەژی خەفەتی پێدەخۆی فەمووی لەوە ئەم مشکلەی تۆ ئەمە بێ بڵێ خوا بم پارێزە لەوەی بەردەوام لە داها ڕابردوویەکی تاڵا بژیم لەبیرم نەچێتەوە خوا بم پارێزی لە مەحزونیەک بۆ داهاتوویەکی نادیار کە من نازانم چۆنە کەچی بەردەوام بە ڕەشبینیەوە دەیبینم داهاتوو سیر کە دەوام گەشبین بە بڵێ ئەم ساڵ کەسابەتم چۆنە بە ئومێدی خوا ساڵشکە دوو ئەوەندە دەبێت ئینشاڵڵا خوا بەنێتی دڵی خۆتت لەگەڵ دەکا بەڵام بەردەوام ئەوە مشکلەیە بەردەوام سەیری داهاتوو کەی بە ڕەشبینی هەر چاوەڕێ بەڵام مصیبەت و ناڕەحەتیکەی خوایە لەوە بم پارێزە فەمی بڵێ اللهم إني أعوذ بك من العجز والكسل يا ربي خوای پەروەردگار بم پارێزە لە بێتوانایی لە تەمبەڵی دەمدەوێت بەدڵ حەزم لە ئیشە کە دەچمە سەری بۆم ناکرێ یەکسەر دەستم خاو دەبێتەوە خوا بم پارێزە لەوەش وأعوذ بك من الجبن والبخل يا ربي خوا بم پارێزە لە ترسنۆکی لە ترسنۆکی یعنی چی دەمەوێت معاملەیەک بکەم دەمەوێت کڕین و فرۆشتنێک بکەم دەشم هەمووی دەلەرزێ ئەڵە بۆ خوا زەرەت دەکەی نەکەی ئەها بازرگان بە چی سەرکەوتوو دەبێت بە چاو نەترسی یەکێک لەوانەی کە تاجر سەرکەوتوو دەکات چاو نەترسیە حەزەر پێویستە خۆ لە هەموو ئاوێک نەدەی بەڵام چاو نەترسیش بی ئەو ئینسانانە کوتی فەرمووی لەوە چێت تۆ کە تووشی ئەم قەرزاریە بووی لەم هەموو بازاڕەدا کەسابەتت پێ ناکرێ و لە مزگەوتا کەوتووی و خەم کۆڵی کوتاوی ئەوە بێ دەترسی بڵێ خوایە بم پارێزی لە ترسی بێجێ هەیە ئەو ترسە بێجێ زۆر خراپە لە بەخێری بم پارێزە وأعوذ بك من غلبة الدين يا ربي خوا بم پارێزە لەوەی کەوا قەرز بەسەر مازاڵ بێ وقهر الرجال لەوەی بکەومە دەستی ئینسانی نامەردەوە فەرمووی ئەم دوعایم کرد سەحابەکە دەفەرمێ ئەم دوعایم کرد بەیانیان و ئێواران دەمخوێن
فأذهب الله عز وجل همي وقضى عني الديني همتم برز بو ولا مزگەوت چوومە دەرەوە ڕووم کردە بازار سبحان الله ڕۆژ بە ڕۆژ گرەی دەرونیم دەکرایەوە دڵم خۆش بوو لە خەم ڕزگارم بوو دەرگای ڕستم لێکرایەوە قەرزەکانیشم دایەوە لە قەرزایش ڕزگارم بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە مزگەوتە لە وەختی خۆی لەوێدا بە لە وەختی کەساوەتە لە بازارا بە پیاوی هەردووچیان بە دینی ئێمە هەردووچیانە هەندێک سەحابە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم وا حاڵی بوون داوایان لەخوا دەکرد خوا لەم دنیادا عقابم دەی نەمخەیە قیامەت ئێستاش ڕەنگە موسڵمانی وامان هەبێ لەگەڵ حورمەتم بۆ جەنابتان بڵێ خوایە ئەگە عەزابم نەدەی لەم دنیا بمدا لەو دنیا تووشم مەکە نا شتی وا مەڵێ بڵێ خوا لەم دنیاش بمپارێزە و لەو دنیاش بمپارێزە تۆ خوای من عەبدێکی زەعیفم بەخوا بەرگەی تەحەمولی عەزابی تۆ ناگرم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام ئەم هەڵانەی بۆ سەحابەش ڕاست دەکردەوە لە صحیحی مسلمە دەفەرمێ ڕۆژێک فەرمووی فڵان کەس لە مزگەوت و جومعە و جەماعەتە دیار نییە وتیان ئەی پێغەمبەری خوا ڕاست دەفەرمووی زۆر نەخۆشە لەگەڵ دوو سێ پیاوەکو بەڕێستانە سەحابە چوون بۆ لای سەردانی نەخۆشەکە ئەفەرمێ وا نەخۆشیەکە بچووکی کردبەوە وەکو بەچکەی باڵندەی لێ هاتبوو پەڕ و باڵی پێوە نەمابوو هەر دوو چڵی ئەسقان بە پێستەکەەوە مابەوە ئەوەندە نەخۆش بوو لە بەتانیەکەوە خۆی ئاڵاندە بوو لەرزی لێ هاتبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دعای بۆ کرد و فەرمووی هەل كنت تدعو بشيء أو تسأله إياه چیت کردو دعایەکەت کردووە لە بینی خۆت و خوادا وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا دائما لە خوا دەپاڕامەوە دەمگوت اللهم ما كنت معاقبي به في الآخرة فعجله لي في الدنيا يا ربي خوايا هیچ عذابێک کە بۆ من دیاری کراوە لە قیامەتە مەمخە جەهەنەمەوە لە مەیدانی مەحشەرە تووشی سزام مەکە خوا لەم دنیادا سزام بدە تووشی سبحان الله ئەم نەخۆشیە بووم پێغەمبەری خوا فەرمووی سبحان الله لا تطیقه فەرمووی پاک و بێگەردی بۆ خوا کارێکی هەڵەت کردووە تۆ تەحەمولی ئەوە ناکەی دەبوایە بدوتایە اللهم آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أم دعاء لهم دعاء قولتنا ربنا آتنا في الدنيا حسنة يا ربي خوا تشي خير وخوشي أم دنيا بمدايا وفي الآخرة حسنة تشي خير وخوشي قيامتي شخوا بمدايا وقنا عذاب النار لجهنم بمبارزة من تحملي جهنم ناكم أم دعاء كردايا فدعا الله له فشفاه فمو يا ربي خوايا نزان بوا بم دعاء خوي لقل مك ورحمي بيبكا خوي قال شفاي نخوشكي نادو رزقاري بو پیغمبری خوا جوی لکابرای گود اللهم اینی اسألك الصبر خوا الصبر مدیته خوا دعوا لدکم صبر مدیته پیغمبری خوا فموی سألت الله البلاء براکم وامله تو دعوا دکی خوا بلا داتی بوی صبر تبی لسری فسأله العافیه بلا خوا بیویم کی خوا لآزار و نخوشی و نبونی بم پارێزی فموی تو دلی خوا الصبر مدیته یعنی چاوری بلاد بو بیا نخیر بلا خوا توشی خوشیم کی خوا لبلا مصیبت بدورم کی ام دعای بکە خۆشەویستان لە نەخۆشیدا جەستە و دەروون پەیوەندی ڕاستەو خۆیان بەیەکەوە هەیە لە هۆڵەندا جامیعەیەکەیە تیلبریج توێژینەوەی زانستی کردووە ئەو توێژینەوە زانستیانە بەڕێزان لەوان لە 1000 کەس کراوە 10 ساڵی لەوە چێ خایان دەبێ کەسێک دکتۆرا دەخوێنێ لەوێ وەکو ئەم زانکۆی خۆمان نین هەر بە کتێب بێ توێژینەوەی زانستی مەیدانیە لەو زانکۆیەدا یەکێ لە خوێندکاران کە بەشەکانی بەشی دڵ و دەماغ و ئەوانە دەخوێنێ لێکۆڵینەوەیەکی کردووە چەند خوێندکارێک بە یەکەوە لێکۆڵینەوەیەکیان کردووە ئەڵێ بۆمان معلوم بوو قەلەقی ڕاڕایی و دوودڵی بەردەوام خەمباری و ترسی دەروون و ڕاڕایی و دڵەقوتێ 4 نەخۆشی گەورە بە شوێنی خۆدا دێنێ یەکەمیان زەبحەی سەدری سنگە کوژێ ئەوانەی تووشی زەبحاتی سەدری دەبن یەکێک لە هۆکارە گەورەکانیان ئەوە نییە چەوریان زۆر خوارد بێ دایمە قەلەقی ئەوەندە خراپە بۆ سەر زەبحەی سەدری جەڵدەی دەماغ بەرز بوونەوەی فشاری خوێن و زەختی خوێن مردن بەو کەسان لەو کەساندا کە نەخۆشی دڵیان هەیە هەر 4یان بریتین لە هۆکارە سەرەکیەکەیان بریتیا بەڕێسان لە قەلەقی و دایما دڵەقوتێ و ناڕەحەتی دەرونی 4 جەستەدا دەڕزێنێ 4 نەخۆشی گەورە بە شوێنی خۆی دادێنێ بۆیە لە چارەسەری نەخۆشیدا دەبێت پزیشک لە تەشخیصە هەر سەیری جەستەی نەخۆش نەکا سەیری بارودۆخی دەرونیشی بکە ابن سینا کە بە ئەمیر الئەطیبا ناسراوە کاتی خۆی 500 ساڵ ئەم زانا موسڵمانە کتێبەکانی لە زانکۆکانی ئەوروپادا لە کولێی طب خوێندراون 500 ساڵ کتێبێکی هەیە القانون في الطب لەو کتێبەیە دەڵێ کە نەخۆش چوو بۆ لای دکتۆر هەر نابێ سەیری جەستەی نەخۆشەکەکە بەڵکو دەبێت پێش جەستەی سەیری دەرونیشی کە بۆ نمونە بەڕێزان
سەریێشە زۆر بەمان لەوانەیە تووشی سەریێشە بوو بین هەیە هەر شەقیقەیەتی بەردەوام لەگەڵ یایەتی هەیە سەریێشەکەی کەمە هەیە زۆرە سەریێشە خودی خۆی بۆ خۆی نەخۆشی نییە سەریێشە ئاماژەیە بۆ نەخۆشیەک و ئاگادارت دەکاتەوە خەمێک دەخۆت کۆ بەڕێزان لە سەریێشەدا نۆشت هەیە نۆشت پەیوەندی بە سەریێشەوە هەیە کە دکتۆر دەڵی سەرم دێشێ ڕای لێمە دوو پارەسۆڵ بۆ دەنووسێ یەک دوو گولاجی کەشت بۆ بەسەرا دەکات بە بێەوەی هەر سەیرت کە ئەوە هەڵەیەکی گەورەی بواری پزیشکی لەگەڵ ڕێزم بۆ برا دکتۆر و خوشکە دکتۆرەکانمان ئەڵێ لە سەریێشەدا یەک بەشیان جەستەیە لەوە چێت تۆ جەستەت شوێنێک نەخۆش بێ بەهۆی ئەوە سرت بێشێ یەک بەشیان جەستەیە دووەمیان حاڵەتەکە نەفسیە کابرا حل لە خۆ بیر دەکاتەوەڵێ بەخوا سرم تەقی سەر هیچ ئازارێکی نییە لە دەروونەوە هەز دەکات سەری دێشێ حاڵەتەکە نەفسیە سێمیان حاڵەتی کۆمەڵایەتی ئینسانێکی دابڕاوە حەزی بە تێکەڵاوی خەڵک نییە گۆشە گیرە بەردەوام لە ماڵەیە ژن بێیان پیاو بێ تووشی ئەم ژانە سەرە دەبێت کە تێکەڵاوی خەڵک نابێ چوارەمیان مشکلەی عایلەوی ژن و مێردێکن شەڕیانە مناڵەکەت باوکو دایکی شەڕیانە تووشی سەریێشە دەبێت لە ئەنجامی ئەوەدا تووشی سەریێشە دەبێت بیری زۆر لێ دەکاتەوە پێنجەم بیئە تۆ لە بازارێکی ژاو و دەنگی سیارە و هۆڕن و ئەم مەکاین و ئەوانە بەردەوام ئەو هۆکارێکە بۆ سەریێشە تۆ نەخۆش نی بیئەکەت ژینگەکەت وای لێکردووی سەرت بێشێ شەشەم جۆری خواردنەکەت زۆر جۆری خواردن هەیە کە ئینسان دەیخوا لە مەعیدەوە دەیداتە مێشک تووشی سەریێشەت دەکات خواردنەکەت ناتەندروست بووە تووشی سەریێشە بووی حوتەمیان چەند ئاوت خواردوتەوە زۆر جار ئینسان لە ئەنجامی خواردنەوەی کەمی ئاودا تووشی سەریێشە دەبێت تووشی سەریێشە دەبێت لەوەی کە ئاوت کەم خواردوتەوە بە چەند پەرداخی ئاو ڕزگارت دەبێت هەشتەم نووسن نووسنەکەت تێک چووە بەقەدەر حەدی پێویست نەنووسوی لە کاتی خۆیان نووسوی شێوازی نووسنەکەت تێک چووە ئای وایە نیوڕۆنێک تۆز دەخەوێت نیو سعات دەخەوێت ڕۆژێ مەخەوە تووشی سەریێشە دەبی لە کاتی خوال زووتر هەستی یان درەنگتر هەستی خەوەکانت تێک چێ بۆ گەورە و بچووک بۆ ژن و پیا وایە نووسن کاریگەری لەسەر سەریێشە هەیە زۆری ئیشەکەت هەیە ئیشەکەی زۆر بەردەوام و خورسە تووشی سەریێشە دەبێت هەیە لە دوکانەکە دانیشتۆیی بۆ نەفرۆشەوەندە بیر دەکاتەوە لە بێئیشی تووشی نەخۆشی دەبێت ئیشیش تووشی سەریێشە دەبێت کەواتە نۆ هۆکار هەیە بۆ ئەوەی تۆ سەرت بێشێ یەکێکیان جەستەیە هەشتیان لایەنە دەرونیەکەیە کە نادیارە پەیوەندی بە شتەکانی ترەوە هەیە کە هۆکاری ناڕاستە خۆن ئێمە ئێستا خۆشەویستان لە کۆتایی وتارەکەدا دەڵێم خوێندکارانێکمان کە سواز بەخوا لە 12ی زانستی وێژەی دەرچوون پرۆگرامی زانکۆلاین هاتوۆتە پێشەوە زانکۆ پڕ دەکەنەوە یان پەیمانگا پڕ دەکەنەوە بۆ بەڕێزانش دەڵێم ئەوەندەی لە کاتی پڕکردنەوە و هەڵبژاردننی بەشە خوێندنەکەی داهاتوو لە زانکۆ و پەیمانگادا بیر لەوەیە تەعیناتی هەیە ئەمیشت ئەمەی کە پڕی دەکەیەوە خوێندنەکەی بۆ دەخوێنی ئایا تەعین دەبی لە داهاتوودا موچەکەی چەندە ئیشت دەبێ یان نابێ لە داهاتوودا چەند دەبیر لەمە دەکەی و حەقی خۆتە مافی خۆتە وەکو جەستەت معاشت زۆر بێت تەعین بی ئیشت هەبێ داهاتت هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشا لایەنە دەرونیەکەشت لە بیر مەکە ئەی خوێندکە بیر بکەوە چەندە دڵ و ناخ و دەرونی خۆت بەم بەشە خۆشحاڵە بۆ نمونە هەیە سەتی هێناوە بەڵام لە ژیانی ڕقی لە خوێن و ناو خەستەخانە و بۆنی دیتۆڵ و ئەوانەیە خۆت مەخەڵەتێنە بڵێ وەڵام من تازە سەتم هێناوە ئەبێ هەر بچمە کۆلێجی پزیشکی چونکە لە مناڵیەوە تۆ حەزت بەم بابەتانە نییە دڵت یەخوادا دەستی خەستەخانە بەخوا خۆت دەخەڵەتێنی بزانت دەرونت بەچی خۆشحاڵە دەرونت لەوە خۆشحاڵ بۆ دوو تەلە بە کۆکەیتەوان و دەرسێکیان پێ بڵێ کەواتە تۆ بۆ مامۆستایی باشی بەقەدەر ئەوەندەی دەرونت پێی مرتاحە سەی دەرەجەکەت مەکە بەقەدەر ئەوە سەیەوە مەکە دوا ڕۆژ چەند تەعین دەبی چەند معاشت دەبێ چیت پێ دەڵێن ناونیشانت چییە بزانە لەگەڵەوەدا جەستەت لەمانە سوود دەبینێ ئایا ناخت پێ خۆشحاڵەیان نا بۆیە پرس و ڕاوێژ بە کەسانی پسپۆڕ بکە و لەژێر تەئسیری خەڵکانی ترا زانکۆلاین بە ڕێزەکان پڕ مەکەنەوە ئێوەش دایک و باوکان نمرەی قوتابیەکان خۆیان ژیرن عاقڵن لەبەر چاویانە ئێوە تەنها ڕێنماییان بدەنێ بەڵام زۆریان لێ مەکەن زۆریان لێ مەکەن بڵێ کوڕم دەبێ هەر بچێ فڵان بەشە من بڕیارم داوە دایک بە کچەکەی باوک بە کوڕەکەی باوک و دایک بە کچ و کوڕیان نا زۆری لێ مەکە بڵێ خۆت ئازادی کوڕەکەم کچە باشەکەم بزانە خۆت حەزت بە چییە هەر لەم چەند ساڵی ئامادەییەوە حەز دەکەی مامۆستابی پەرستاربی سەیدەلانیبی بەپێی ئەو نمرەی هێناوتە جا شەرنیە کولیە بێ بۆ نمونە کەسێک ناتوانێت کۆلێجی دەرمانسازی بخوێنێ لە کولیەدا بەڵام دەتوانێت مەعهەدی سەیدەلانی بخوێنێ مادام حەزت لە بەشی دەرمان و سەیدەلیە بۆ کەیفت پێی دێ بڕۆ لەوەیان بڕیکەوە مامۆستایەک بی ناتوانیت لە بەشێکی سەررودا مامۆستابی دەتوانیت لە کۆلێجی بنەڕەتیدا مامۆستابی قەیچەکە دەتوانیت لە پەیمانگایەکە بەشێک بخوێنی
هەست کە دەروونت بەچی مرتاحە بابەتەکەی من لەسەر ئەوەیە زۆر لە منداڵەکانتان مەکەن پێشنیاریان بۆ بکەن کەسی ڕاوێژکار پرس پێ بکەن بەڵام ئیختیاریش بدە دەست خۆت مەخەژێت تەسیری خەڵکەوە من نووسەری برادرم هەیە کاتی خۆی لە کۆلێجی پزیشکی وەرگیراوە ئێستا ڕقی لە ناوی داری دکتۆریشە حەز دەکات ئەدیب و نووسەر و توێژەر بێ و ڕەخنەگر بێ و نەقاد بێ و بەردەوام لەسەروانە دەنووسێ ئەڵێ بۆ بووە دکتۆر ئەڵێ وەڵا بەس بە قسەی دایکم توێری گەرن دازانە بێگەت لە دکتۆری نەخوێنی چۆن بەو دەرەجەوە نایە بە دکتۆر بەڵام منیش هەر لە دنیا ڕقم لە وشەی داری دکتۆریشە من حەز دەکەم لە مەجای سیاسەت و ئەدەبیات و ڕەخنەگرتن و نووسین و شعر و ئەمانەدا ئەسپی خۆی لە دوعاز لەمەدا چەند سەرکەوتووە حەزی لەمەیە بەڵام ڕقی لە قاوشی خەستەخانە و بێزی لە خوێن دەبێتەوە کاکەتەوە بە کەڵکی نەشتەرگەری نایە بۆیە لەگەڵ بیرکردنەوە لە داهاتووی ژیانت کە حەقی خۆتە سەیرێکی دڵ و دەرونیشت بکە بزانت دڵ و دەرونیشت لەم خوێنەی داهاتوودا چەند بەم بەشە ئاسوودە دەبێت لەسەر ئەو بنەمایە بە ئیزنی خوای گەورە زانکۆلاین پڕکەنەوە داواکارم لە خوای پەروەردگار دەستەمان ساخکە دەروونمان ئاوەدانکە یا ڕەبی خوای خوێندکارەکانیشمان ئەوانەی کەوا زانکۆ و پەیمانگا پڕ دەکەنەوە بە دڵی خۆیان بە حەقی خۆیان بەشێکی گونجاویان بۆ بێتەوە کە لە داهاتوودا پێی بەختەوەر بن بتوانن بەسەرکەوتووی بخوێنن و خزمەتێک بە خاک و خەڵکی کوردستان بکەن یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوا هەر کەسێک جەستەی نەخۆشە خوا شیفای بدەی هەر کەسێک دەرونی نەخۆشە خوا شیفای بدەی بمان پارێزی یا ڕەب العالەمین لە خەم و خەفەت و ڕابردوو لە خەم و خەفەت و ترس لە داهاتوویەکی نادیار لە ڕابردوو لە گوناهەکانمان خۆش بی بۆ داهاتوو هیدایەتمان بدەی تووشی هەموو خێرێکمان کەی یا ڕەبی خوا کوردستانمان ئاوەدان کەی لە بەڵام موسیبەت بە دوورمان کەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون